دوجار بەهۆی فشارەکانی سەریان پیشەوەرانی حەسیرەکە لە شاری کەرکووک دەستیان بە مانگرتن کرد و هەردوو شەقامی گەراجی سلێمانیان داخست. ئەوان وە خۆیان دەڵێن چەندین ساڵە لەو شوێنە کار دەکەن، بەڵام ئێستا بە زۆر حکوومەت دەوێت بۆ ناوچەی پیشەسازی نوێ بیانگوازێتەوە. ئەوان ناڕازین لەو بڕیارە و بڕیاریان داوە دوکانەکانیان چۆڵ نەکەن. ئەوان گەراجیان کردە بۆ سەنعاتکار. با بڕێن لەجنێ بێ بزانام سەنعاتکار سەنیەتی کاکەنی سەلام وایە 20 گەراجی سەنە دەوڵەمەنە ئاوی لێ نییە. کاکە ئێمە ئەو توانێ ئەومان نییە، کاکە ئەو توانێ ئەمان نییە ئێمە بڕین بۆوی. کاکە ئەوان لە خۆیانەوە خەڵکی شەکان عنی بۆی خۆیان پارەیان بدەنێ دوکان دامیان بکەن خەڵکەکەین کە ئەوان ڕست خەڵک فەقیرە برن چۆن تشتوا بێ کو لەنەم سەر بۆ سەر بڕۆ هەرێکی هەزار دوکانە چەند ماڵی لەسەرە ئاخر تشتوانم حکوومەتە لە هیچ وڵاتێ نەمبینێ. من لە 2001 لە ئەڵمانیا بوو، لە ئەڵمانیا برادر خۆم دوکانی دانا حکوومەت ئەڵمانیا دامێ کرد پارەیە داپی وەمە لێرە دەرتەکارێ بڕۆ بە ئاسکرا پێتەلێ بڕۆ دزی بکە. هەمووی ساحب عالی کاسبی ڕۆژانەمانە ئێمە ئەو ڕۆژەتیمان دەسەکەی بینە بۆ ماڵە سەرفێکەکەی ئێمە ئەوان نین بە دەفتەر لێ دێن سەفقە لێنین ئێمە بابای فەقیرین. من خۆم ئەلم شوێنی کە حازیە دانیشتومە من لە 88 لە بڕۆ شاگرد بووم 88 بەس لە 93ەوە من لێرە وەستام ئەمە شوێنی من بووە. ئەو کاتە ئەمما لەگە بەعسە فەرقیان نییە سەدامش عینن عینن ئەهات سەقفی ئەرمان ئەیت بەچم بۆ حیستا عینن ئەمانش لەگەڵ ئەوانە هیچ فەرقێکیان نییە هیچ. کاگەرەی قایم قام دێت سەقفەکان نەڕمێنێت ئەرێ بڕۆن ئاخر بۆ چۆ بڕۆین حیس نائهین ئێمە نییە هین ئەو هین دەوڵەمەنەکە دوای حیسنای استثمارە هین کابرایەکی مقاولە دەوڵەمەنە دانی سم بابێ من شەچم بۆ خۆم دەوڵەمەنم حیسناکەم خەڵک بە زۆر دەرەکەم ئای حکوومەتیشی چییە؟ ماوەی دوو ڕۆژە هێزانیەکان ڕێگەیان نەداوە پیشەوەرانی بازاڕی حەسیرەکە و گەراجی سلێمانی دوکانەکانیان بکەنەوە بۆیە مانگرتنیان ڕاگەیاندووە و شەقامەکان ناکەنەوە وە خۆشیان دەڵێن ئەم بڕیارە لە بەرژەوەندی کاسبکاران نییە و پابەندی نابن. ئەمە بە ملیۆنە 2 ملیۆن و 3 ملیۆن نییە ئەمە خەڵک ناتوانین بیکە 160 وەرەقەیە خەڵک ناڕوە مختصر مفید یەک فیتەر ناڕوە لێرە کەس ناڕوە ها ئەو خیمەیە بۆ دانراوە کەس لێرە ناڕوە ئەوە بۆ خۆیان فکریان ساف بکەن یەک فیتەر لێرە ناڕوات توش زانای بۆچی فیتەر پێی ناکردرێ لە حاڵەتێکە ڕۆیشتم ئەم حیس نایە چۆن ڕۆشتم ئەزانای چۆن ڕۆیشتە بەهاتە هەر دوکانە ناوی بنووسایە عەرزی بدایە پێی فیتەر هەموویە ڕۆیی بەس فیتەر ئیستا هیچی ناڕوە. لە بازاڕی حەسیرەکە زیاتر لە 1000 دوکانی پیشەوەر و فیتەر و ئەشیای ئۆتۆمبیل هەیە هەرچەندە تا ئێستا چەند جارێک هەوڵ دراوە ئەو دوکاندار و پیشەوەرانە دوکانەکانیان چۆڵ بکەن و بیگوازنەوە ناوچەی پیشەسازی نوێ بەڵام ئەو پیشەوەرانە ئامادە نین چۆڵی بکەن چونکە پێیان واستەمیان لێ دەکرێت و ئەو شوێنە بۆیان دروستکراوە شیاو نییە بۆ کارەکەی ئەوان. چیان وودی کەناڵی پەیام کەرکووک.